ڕۆژی جیهانی زمانی دایکە، زمانی دایکی ئێمە کوردیە، چۆن بتوانین زمانەکەمان ئەم زمانە جوانێکی ئێمە بەکاری دێنین ڕۆژانەکە مڵکی نەتەوەکەی ئێمەیەکە وەکو پێناسەیەکە بۆ نەتەوەی ئێمە بە شێوازێک بیپارێزین کە لە وڵاتانی تر وەکو سنوورێکی خەیاڵی بێ لەگەڵ وڵاتانی دیکە جیامان بکاتەوە چۆن بتوانین ڕێگربینەوەی کە وشە بیانەکان بێنە ناو زمانەکەی ئێمەوە بە شێوازێک کە زمانی خۆمان کاڵ بکاتەوە، زمانی کوردی ڕەسەنی خۆمان کاڵ بکاتەوە. دکتۆر زارا حەمید پسپۆری زمانی کوردی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان ئامادەی و گفتوگویان بابەتەی لەگەڵ دەکەم. دکتۆر سڵاوت لێبێ و بەیانیت باش، سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی. بەیانیتان باش، سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێستان. کەواتە دکتۆر بە دەستپێک بەوە بێت کە باسێک لە بابزانین پسپۆرێکی زمانی کوردی چی شتێک سەبارەت بە زمانی کوردی دەڵێت، سەبارەت بە دەوڵەمەندی ئەم زمانە، سەبارەت بە ڕەسەنی ئەم زمانە. باڵێ، هەڵبەت ئەمڕۆ لەسەر ئاسی هەموو جیهان یادی ڕۆژی جیهانی زمانی دایک دەکرێتەوە. ئەم یادە بەڵێ بۆ هەموو زمانانە، بەڵێ بۆ هەموو لەسەر ئاسی هەموو جیهانە، بەڵام تایبەتمەندیەکی هەیە کە لەسەر بنەمای ئەو زمانانە دانرا کە خاوەنی ئەو میلەتانە دانرا کە خاوەنی کیانێک و دەوڵەتێکی سربەخۆ نین. بۆیە ئێمەش وەکو یەکێک لە میلەتە هەرە کۆنەکان و میلەتە هەرە گەورەکانی دنیا کە تا ئێستا خاوەنی کیانێکی سربەخۆ، خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ نین، جێ خۆیەتی یادی ئەم ڕۆژە بکەینەوە و ئەم ڕۆژە بەرزڕا بگرین و پیرۆز ڕای بگرین و پیرۆزی بکەین لە خۆمان و لە هەموو جیهان بە تایبەتی ئەو میلەتانەی کە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆنین. پەیوەست بە پرسیارەکەی جەنابتان، زمان بناغەی نەتەوەیە. زمان ئەکرێ بە پێی توێرەکان پێناسەی جیاوازی بۆ بکرێت. ئەکرێ بۆ نمونە زمان بەلای معریفەکانەوە معریفەیە، دیاردەیەکی بایۆلۆژیە. بەلای کۆمەڵایەتەکانەوە زمان ئەبێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ئەگەر بۆ میلەتان زمان هۆکارێک بێت بۆ پەیوەندیکردن، ئەگەر بۆ میلەتان زمان هۆکارێکی با بڵێن بنەمایەکی کۆمەڵایەتی هەبێ یاخود بنەمایەکی بایۆلۆژی هەبێ، ئەوە بە دڵنیاییەوە بۆ ئێمەی کورد زمان بەهایەکی زۆر زیاتر لەوەی هەیە، چونکە زمان ئەبێتە پێناسمان، زمان ئەبێتە شوناسی نەتەوەیمان، زمان ئەبێتە هەڵگری تایبەتمەندی سیاسی، تایبەتمەندی کۆمەڵایەتی، تایبەتمەندی ڕۆشنبیری و شارستانی میلەتی کورد و پارێزەری شارستانی و کەلتور و دابوو نەریتمان بووە بە درێژایی مێژوو. چونکە یەکێک لە ئەو خەسڵەتانەی، ئەو خەسڵەتە ناشرینانەی دوژمنانی کورد لە کۆنەوە تا ئێستا هەمیشە ئەوە بووە هەوڵی سڕینەوەیان داوە. تەنها پارێزەرێکیش کە بەهۆیەوە کورد توانیوێتی میلەتەکەی نەتەوەکەی خۆی بپارێزێت لە ناوچوون لە سڕینەوە زمانەکەیەتی. بۆیە زمان بەهایەکی تایبەتی هەیە لە لای ئێمە و جێگە و شوێن و پایەی تایبەتی هەیە لە ناو میلەتی کورد. زمان چۆن ئەتوانێت ڕۆڵ ببینێت لەوەی کە نەتەوەیەک لە نەتەوەیەکی دیکە جیاکاتەوە بە شێوازێک کە ببێتە سنوورێک لە نێوان من و نەتەوەیەکی دیکە کە بە زمانێکی تر قسە دەکات. بێگومان هەموو نەتەوەیەک خاوەنی زمانی تایبەتی خۆیەتی. هەموو نەتەوەیەک بە پێی سنووری جوگرافی، بە پێی پێگەی جوگرافی، بە پێی پێکهاتەی کۆمەڵایەتی بە خاوەنی زمانێکە تایبەتە بەخۆی کە هۆکاری لێگەیشتنی تاکەکانی ئەو کۆمەڵگایەیە. ئێمەی کورد خاوەنی زمانێکی سربەخۆین. ئەم زمانە لە هەناوی هەموو تاکێکی کوردایە. ئەم زمانە لە ئاوەزی هەموو تاکێکی کوردایە و پارێزراوە. زمان ڕەگی هەیە، ڕیشەی هەیە، بەناو میلەتە، بەناو نەتەوەکەدا ڕۆدەچێت. زمانی کوردی ڕەگ و ڕیژەی لە ئاوەز و لە مێشکی هەموو تاکێکی کووردا ڕۆچووە. زمان کۆمەڵێ تایبەتمەندی هەیە
کە جای ئەکاتەوە لە زمانانی تر. بۆ نمونە ئێمە زمانی کوردی، ئێمە وەکو زمانی کوردی وێڕای ئەوەی کە کۆمەڵێ ئەرکی هاوبەش هەیە لە نێوان زماناندا، بۆ نمونە لە نێوان زمانی کوردی لەگەڵ زمانی عەرەبی لەگەڵ زمانی فارسی لەگەڵ زمانی ئینگلیزی کە ئەو هۆکارانە یاخو ئەو ئەرکانە ئەتوانین بڵێن هاوبەشە، بەڵام لەگەڵ ئەوەشا کۆمەڵێ تایبەتمەندی هەیە کە تایبەتە بە زمانێک و مەجنیە لە زمانێکی تردا هەبێت. ئەو تایبەتمەندیانە ئەکرێت لە ئەسەر ئاسی فۆنۆلۆژی بێ، ئەکرێت لەسەر ئاسی فۆنەتیک بێ و تەنانەت لەسەر ئاسی مۆرفۆلۆژی و سینتاکس و سێمانتیکسش بێ. ئەمانە سنوورێک بۆ زمانەکان دائنێن. لە واقعیشدا لە سروشتیشدا دیسانەوە سنوور هەیە. ئێمە زمانی کوردی سنووری جوگرافی خۆمان هەیە و زمانی عەرەبیش دیسانەوە سنووری جوگرافی خۆی دیاری کراوە. قسە پێکەرانی زمان، قسە پێ بەکارهێنەرانی زمان خاوەنی زمانەکە سنوورەکەی دیاری ئەکا. ئیتر بەزاندنی ئەو سنوورە ئەوە دەست درێژیکردنە سەر زمانانی تر کە ئێمەی کورد بە درێژایی مێژوو هەرگیز ئەوەمان نەکردووە، بەڵام لە بەرامبەردا بەداخەوە هەمیشە دەست درێژی کراوەتە سەر وڵاتمان، سەر زمانمان، سنووری زمانمان، سنووری وڵاتمان دەستکاری کراوە، بچوو کراوەتەوە بە سیاسەتەکانی تعریبکردن و تەفریزکردن و تەتریککردن کە ئەوە لە مێژوودا دیارە و شتێکی شاراوە نییە. کەواتە زمان سنووری دیاریکراوی خۆی هەیە، ئەکرێ لە ڕووی سروشت و لە ڕووی جوگرافیاوە سنوورەکەی دیاری بکرێ و ئەشکرێ لە ڕێی پێکهاتەی ناوەی زمان کە تایبەتمەندیە فۆنۆلۆژی و مۆرفۆلۆژی و سینتاکسیەکانە. دکتۆر زمان جوانترین پێناسەیە بۆ هەر نەتەوەیەک، دیارترین پێناسەیە کە هەر نەتەوەیەک لە نەتەوەیەکی ترجیاکاتەوە، کەواتە چەندێک گرنگەکە شانازی بە زمانی خۆمانەوە بکەین. هەندێک جار دەبینین ینی کەسانێک قسەکردن بە زمانی عەرەبی، قسەکردن بە زمانی ئینگلیزی، فارسی تر هەر زمانێکی تر بێ و تێکەڵکردنی لەگەڵ زمانێکی خۆماندا بە شانازیەک دەزانن، بە شێوازێکە لە کاتی قسەکردنی ڕۆژانەیاندا کەمترین وشەی کوردی بەکارێنن. هەندێک جار ئەو شەڕەسەنە کوردەکانیش نازانن. چۆن تاک شانازی بە زمانی خۆیەوە بکات تا چێنە گرنگیشە شانازی پێوە بکەین؟ هەڵبەت زمان وەکوتمانیەکێ وەکو جەنابی یەکێ لە پێناسەکانی شوناسی نەتەوەیە کە شوناسی نەتەوە بوو ئەبێ جێ شانازی بێت. ئەمە لە بابەتی سیاسەتی زمانە و لە بابەتی پلانی زمانە یەکێکە لە خاڵە جەوهەریەکان، چونکە تۆ بۆ زمان پارێزی سێ هەنگاو هەیە: یەکەم سیاسەتی زمان، دووەم پلانی زمان، سێم یاسای زمان. ئەبێ ئەمانە ڕەچاو بکرێت. بەداخەوە ئێمە لە کوردستانە هیچی ئەمانە لەسەر کاغەز هەیە، بەڵام جێبەجێ نەکراوە لە ئەمری واقعدا بە بەڵگەی ئەوەی کە ئەو بڕیارە خراپ و ناپەسەندە ئەگەر دروست بێ بیڵێم لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە دەرچوو، وازانم 2016 بوو کە زمانی کوردی ئەکرێ بە ئارەزوومەندانە بێ داخل بکرێ نمرەکەی بۆ پۆلی 12هەمیانە. ئەمە ستەمێکی گەورە بوو، تەنها دوژمن لە زمانی کوردی کردووە، بەداخەوە ئێمە خۆشمان لێمان کردووە. جێی ئەبێ زمان جێی شانازی بێ بە پێی سیاسەتی زمان، بە پێی پلانی زمان. یەکێ لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەبێت تاکەکان ڕابهێنرێ لەسەر ئەوەی کە شانازی بە زمانەکانەوە بکەن. ئەمەش لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ناوەندەکانی خوێندن، ناوەندەکانی پێگەیاندن، ناوەندە ئەکادیمیەکان، لە ڕێی وەزارەتەکانی ڕۆشنبیری، لە ڕێی وەزارەتەکانی ئەکادیمیا، لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە ئەبێ تاک ڕابهێنرێ لەسەر ئەوەی کە ئەو زمانە شوناسی نەتەوەیمانە، ئەبێ شانازی پێوە بکەین، بەڵام لەسەر حسابی زمانانی تر نەبێ. با ئێمە شۆڤێنیانە بیر نەکەنەوە وەکو هەندێک لە نەتەوەکان کە دش بە زمانی کوردی کردویانە. ئێمە ڕێز لە هەموو زمانان دەگرین، بەڵام حەقی خۆمانە زمانی خۆمان لە هەموو زمانان خۆشتر بوێ و لە هەموو زمانان لە لامان پایەدارتر بێ. و ئەمانە بە نەسی قورئانیش ینی ئەمە یەکلا بووەتەوە، چونکە بۆ نمونە لە قورئانە خوای گەورە ئەفەرمێ إن في اختلاف ألوانكم وألسنتكم لآيات. واتە جیاوازی زمانتان، جیاوازی ڕەنگتان بەڵگەی خوایە، کەواتە ئێمە
هیچ عیبێ نییە شانازی بە زمانی خۆمانەوە بکەین ئێمە خوا بە کوردی خەڵقی کردوین بۆ شانازی بە زمانەکەمانەوە نەکەین بەداخەوە بە درێژایی مێژوو ئەمە سیاسەتی زمانی و سیاسەتی دەوڵەتە داگیرکەرەکان بووە وایان کردووە وایان ڕاهێناوین کە زمانی کوردی زمانێکی لاوازە ئەگەر بێت و سێری دەقە کۆنەکان بکەین نالی کاتێ دەڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئینشاءەکە ئیمتیحانی خۆی مەقسوودی لە ئەمداوەکە مەبەستی وەڵامدانەوە یەکێ لە مەبەستەکان چووکە ئەوە زۆر فرە ڕەهەندە ئەو تێکستە زۆر لێکدانەواڵەگرێ یەکێ لە ڕەهەندەکانی ئەوەیە کە ئێمە شانازی بە زمانی خۆمانەوە بکەین تەبعی شەکەرباری من کوردی ئیمتیحانی خۆی مەقسوودی لە ئەم داواکە یعنی خۆی بە بەرنامە ئەمەی کردووە بۆچی چونکە وەڵامدانەوەیەک بووە بۆ ئەو کەسانەی لەو سەردەمە وتویانە زمانی کوردی زمانی ئەدەبیات نییە زمانی کوردی زمانێکی لۆکاڵی ناوچەیە تەنها بۆ پەیوەندیکردن بەکارێنرێن نابێتە زمانی ئەدەبیات بۆیە نالی ئەو شاکارە ئەڵێتەوە وەتوانیوێتی زمانی کوردی بکات بە خاوەنی ئەو قوتابخانە ئەدەبیە لە ئێستاشدا بەداخەوە لە ئێستاشدا هەمان ئاراسە هەیە هەمان تەوەجه هەیە کە باس لەوەکە زمانی کوردی زمانێکی لاوازە زمانی زانست نییە بەداخەوە هەندێک لە با بڵێن ڕۆشن بیران و نووسەران و ئەکادیمیستەکانیش تا ڕادەیەک پشتیوانی لەوە دەکەن کە بەڵێ زمانی کوردی زمانی زانست نییە ئەمە هەڵەیەکی گەورەیە هەموو زمانێک لە توانایدایە ببێتە زمانی زانست زمانی کوردی بەپێویست دەوڵەمەند نییە کە بتوانێت جێگرەوەیەک بۆ ئەو شانە دانست کە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری دێنین هەندێک جار دەبینین نووسەرەکان هەندێک وشە دەنووسن کە زمانی بیانیە بەڵام بە بیانی ئەوی بەدیلێکی نییە لە زمانی کوردیدا خۆ کوردی زمانەکەی ئێمە هێندە دەوڵەمەند نییە کە بتوانێت جێگرەوەیکی بۆ سەرجەم وشەکان هەبێت بۆیە وشەیتر بەکارهێنن ئایا بەڕاستی زمانی کوردی دەوڵەمەند نییە یاخۆت ئێمە خۆمان دەوڵەمەندمان نەکردو و بە دوای وشە ڕەسەنە کوردیەکاندا نەگەڕاوین طبعا ئەو بۆچوونەی هەیە بەڕاستی ینی لە چەمکی دەوڵەمەندی زمان نەگەیشتووە ینی مەفهومی دەوڵەمەندی زمان لە لای ڕوون نییە وتەیەکی چۆمسکی هەیە لە 57 لە کتێبەکەی بناغەسی تاکسەکاندا باسی ئەکا وە سەرەتای شۆڕشێک بوو بەڕاستی باسەوە کات کە زمانان هیچ جیاواز نین زمانان لە قوڵ بنەما لە دیبستراکچەرا هیچ جیاواز نین جیاوازەکە تەنها لە فۆرمایە جیاوازەکە تەنها لە دروستەی سەرەوەدایە بۆیە لە دروستەی قوڵە هەموو زمانان لە یەک ئازدان ئەوەی زمانی ئینگلیزی ئەتوانێ بیکە زمانی کوردیش ئەتوانێ بیکە و زمانێکی نەناسراوی ئەفریقاش ئەتوانێ بیکە بەڵام جیاوازی لە فۆرمەکاندایە دەوڵەمەندی و هەژاری زمان بوونی نییە لە زانستی زماندا تەنها لە فۆرمایە ئەوەی کە ئەو بۆچوونەی هەیە بەڕاستی ڕێز و حرمەتمان بۆیان هەیە بەداخەوە لە ناو وەکوتم لە ناو ئەکادمیستەکانشا بۆچوونی وایە ئەوانە لە چەمک و ماهیەتی زمان تێنەگەشتون لە شێوازەکانی دەوڵەمەندکردنی زمان تێنەگەشتون ئێمە چەندین ڕێگە هەیە ئەکرێ زمانی پێ دەوڵەمەند بکەین و بۆ نمونە زمانی کوردی پێ دەوڵەمەند بکەین سەرباری ئەوەی کە زمانی کوردی بۆ خۆی دەوڵەمەندە بە زارەکانی بە شێوەزارەکانی و دراسەی وردی تەواو لەسەر هەر چوار شێوەزارەکە نەکراوە ئەمە لەلایەکی تر وەرگرتنی وشەی بیانی و خستنە ژێر ڕکێف و هەژمونی فۆنۆلۆژی زمانەوە زۆر دیاردەیەکی ئاساییە یان بەکارهێنانیشی وەکو خودی خۆی من دوو نمونەت بۆ هێنمەوە زمانی ئینگلیزی ئەگەر بێت و ئەمڕۆ زمانی ئینگلیزی بێنین وشە فەرەنسی و وشە و زاراوە فەرەنسی و جێرمەنی و لاتینیەکانی لێ دەربکەین شتێک نامێنێ بە ناوی زمانی ئینگلیزیەوە شتێکی سادە و ساکارەمێنێ کەواتە ئەو زمانە عیملاقە کە لە ئەمڕۆ لە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکان زمانی فەرمیان زمانی ئینگلیزیە ئەوانە زۆربەی هەرە زۆری وشە و زاراوەکانی وەرگیراوە زمانی فارسی نزیک بە خۆمان زۆر ئەوەنەش دوور نەکەوینەوە زمانی فارسی ئەگە سەیری بکەین بەشی هەرە زۆری زاراوەکانی وشەی عەرەبی و وشەی تورکیە و نەبووەتە کێشە بۆ ژانش ڕێکیان خستوویانەتە ژێر فۆنۆلۆژی زمانی
فارسیەوە و ئیشوکاری زمانی فارسیان پێڕایی کردووە و بووە بەو زمانە فارسیە پێشکەوتووە ئەملاقە کەواتە ئەکرێ ئێمە لە ڕێی بەکارهێنانی زمانی کوردی وشە و زاراوەی کوردی ڕەسەنەوە هەموو ئەو پێویستیانە کە دێتە ناوە جێبەجێ بکەین و لە کاتی نەبووندا زۆر ئاساییە وشە و زاراوە وەربگرین ئەگەر خراە ژێر دەسەڵات و ژێر هەژمونی فۆنۆلۆژی کوردیەوە ئەوە باشتر واتە بکوردێنرێ و ئەگەر نەشخرا وەکو خۆی بەکاربێنرێ دکتۆر هەندێک جار شتێکی هەیە تەماشای دەکەین یاخود سەرنجی ئەدەین ئەویش ئەوەیە کەسانێک یان زمانی کوردی یاخود چەنووشەیەکی کوردی بە شێوازێک داتاشن ببوورە بە شێوازێک ڕێکی ئەخەت کە هیچ پەیوەندیەکی بەو مانایە نامێنێت کە ئەم شەی بۆ بەکارهێنن ئەرکی کێکە سەرپەرشتی یاخود چاودێری زمانەکە بکات بە شێوازێکیانی نەشێوێندرێت پرسیارێکی زۆر بەجێ و زۆر دروستە بەڕاستی ینی بەداخەوە ئەمڕۆ لە نەبوونی ئەو ناوەندەی کە جەنابەت باسی ئەەکەی کە کێبێت یان چی بێت پاشاگەردانی و پەرتەوازیەکی زۆر لە زمانەوانی و لە زمانی کوردیدا هەیە ئیتر بۆ نمونە نووسەران بۆ نمونە ئەدیبان بۆ نمونە ڕاگەیاندنکاران لەگەڵ ڕێز و حرمەتە بۆ ئەو ڕاگەیاندنکارانەی زۆر پیشەیانە ئیشەکانیانەکەن لە ڕووی زمانەوە یا لە هەر ڕوویەکی ترەوە بەداخەوە بەویست و ئارەزووی خۆیان وشەدا ئەڕێژن زاراوە دروست ئەکەن کە نامۆیە بە زمانەوانی کوردیش نەک بە خەڵکی کورد ئەنی خەڵک زۆر نامۆ ئەوێ بەلایەنەوە بەڵام تەنانەت بە زمانەوانی کوردی چکە لە زمانەوانیداوە زمانەوانی کوردیشەوە شێوازەکانی داڕشتنی زاراوە و وشەی نوێ هەن ئەو شێوازانە ئیشی ناوەندە ئەکادیمیەکانە ئیشی ئەکادیمیای کوردیە ئیشی کۆڕی زانیاریە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ ئەکادیمیای کوردی ئەکرێ وشە و زاراوە بە پێی پێویستی زمان ئەمڕۆ تەکنەلۆژیا گەشەی زۆر کردووە و هەموو جونگەکانی ژیانی تەنیوە پێویستی بەوەیە کە وشە دابڕێژە پێویستی بەوەیە کە زمان پێویستی بەوەیە کە زاراوەی نوێ بێتە ناوە لێرە ئەرکی ئەکادیمیای کوردیە ئەرکی ناوەندەکانی خوێندنی باڵا ناپەروەەردە وەزارەتی ڕۆشنبیریە کە کۆنفرانس ببەسن کە کۆبوونەوە بکەن وشە و زاراوەکان لەسەر بنەمای زاراوەسازی دابڕێژرێت و بگشتێنرێت بۆ دام و دەستگاکان و بڵاو بکرێتەوە تا بەکار بهێنرێ ئەوە شێوازی ڕاستی داڕشتنی وشە و زاراوەیە نەوەک ئەو پاشاگەردانی بەداخەوە ئەمڕۆ لە زمانی کوردیدا هەیە باشە کەناڵەکانی ڕاگەیاندن چۆن دەتوانن ڕۆ ببینن لەوەی کە وشەیەکی کوردی ڕاستەن لە نێو کۆمەلگەدا بچەسپێنن هەندێک جار هەندێک کەناڵی ڕاگەیاندن دەبینین کە هەندێک وشە هەیەکە زۆر سادەیە لە کوردەکەدا زۆر بە ئاسانی بوونی هەیە بەڵام ئەوان دێن جێگرەوە عەرەبیەکەی بۆ بەکارهێنن بە شێوازێکە ئەڵێن ئەمە زمانی خەڵکە بۆی زیاتر خەڵکی لە ئێمە تێبگات ئەی بۆچی نایەت زمانێکی کوردیا خۆت وشەیەکی ڕاستەنی کوردی بچەسپێنێت کەواتە ڕۆڵی ڕاگەیاندن لێرەیە چۆنە وەک ئاماژەم پێکرد چەند کەناڵێک هەیە بەداخەوە لە مەبەسم لە کەناڵ ینی کەناڵە گشتیەکان وەکو لایەنی ڕۆشنبیری وەکو ڕاگەیاندن وەکو ئەدیبان نووسەران ئەمانە ڕۆڵیان هەیە لەو پەرتەوازەیە کە لە زمانی کوردیدا هەیە یەکێ لەو کەناڵانە ڕاگەیاندنە بەڕاستی بەداخەوە لە ڕاگەیاندنەکانەوە هەندێ وشە و زاراوەی زۆر سیر دائەڕێژرێت و بەبێ گەڕانەوە بەبێ ڕەچاوکردنی تایبەتمەندی فۆنۆلۆژیەکان فۆنەتیکەکان مۆرفۆلۆژیەکان زاراوە سازیەکانی زمانی کوردی وشە و زاراوەی سیر وشە و زاراوەی نامۆ وشە و زاراوەی بێگانە لە کاتێکدا کە کوردەکەی هەیە بەرامبەری وەکو جەنابەت وتت بەکاری ئەهێنن هۆکارەکەشی ئەمە بەڕاستی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەتوانین بڵێن چاودێرێک نییە ئەتوانین بڵێن بۆ نمونە ئەکرێت لە هەموو کەناڵێکە پسپۆرێکی زمان هەبێ ئەکرێت لە هەموو وەزارەتێکە ئەکرێت لە هەموو ناوەندێکی ئەکادیمیە کە من ئەمە لە ڕاستیدا ئەتوانم بڵێم
لە 2014 و 2015 پێشنیازم کرد بۆ چەند بەڕێزێک لە ئەندامانی پەرلەمان وتم بیکەنە پرۆژە یاسایەک با لە هەموو ناوەندەکانە وردبینی هەبێ وردبینی زمانەوانی هەبێ بۆ ئەوەی ئەو پەرتەوازەیە کە ئێستا لە زمانەکەماندا هەیە بتوانین سنوورداری بکەین دواتر وردە چارەسەری بکەین. بەداخەوە گرفتەکان زۆر بوون ئەو پرۆژەیە نەتوانرا بگەێنرێتە پەرلەمان. ڕاگەیاندن ئەتوانێت ڕۆڵی زۆر سەرەکی ببینێت لە خزمەتکردنی زماندا و لە گەشەپێدانی زماندا و بەڕاستی تا ڕادەیەکی باش هۆشیاری زمانی لەلایەن ڕاگەیاندکارانەوە بڵاوی پێکراوە و گەیەنراوە، بەڵام سەرباری ئەوەش کۆمەڵێک گرفت هەیە کە بەداخەوە هەندێک لە ڕاگەیاندکاران ڕەچاوی ناکەن لە بەکارهێنانی وشە و زاراوەکاندا و لە داتاشین و داڕشتنی هەندێک لە وشە و زاراوەی نامۆ بە زمانەکەمان و بەکارهێنانی کە دواتر بەداخەوە ئەوە ئەچێتە ناو خەڵکەوە و بڵاوە بێتەوە و ئەچێتە ناو فەرهەنگەوە بەو ناتەواویە و دواتر کاریگەری نەرێنی لەسەر زمانەکەمان ئەبێت. باشە دکتۆر، هەندێک جار خێزانیشیانی مناڵەکانیان لە تەمەنێکی کەمەوە ئەخەنە قوتابخانەی ئینگلیزی ئەیخەنە قوتابخانەی عەربی کە داش ئەنیشی لەگەڵیانە ئەڵێن مناڵەکەی من کوردەکە نازانێت بە ئینگلیزی قساکە، بگرە شانازیش بۆ ئەکات کە زمانی دایکی خۆی نازانێت بە زمانێکی بیانی قساکات، ئەمە بە تایبەتمەندیەکە زانێت. ئەمە تا چنە کاریگەریە دروستەکە لەسەروی زمانی ئێمە لە ئێستا و لە داهاتوە کاڵ بێتەوە، هەندێک وشەی ڕەسەنی ئێمە وشەی شیرینی ئێمە کاڵ ببێتەوە بە شێوازێک کە نەوەکانی داهاتوو نەزانن وشە ڕەسەنە کوردەکە چییە، بەڵکو بە زمانێکی بیانی بەکاری بهێنن. من لە کۆتایی وتەکەی جەنابتەوە دەست پێ دەکەم کە مناڵەکەیە، کە خودی مناڵەکە ئەوەی دایک و باوکەکە ئەخێنە خاڵی دووەم، خێزانەکە خێنە خاڵی دووەم کە شانازی بە مناڵەکەوەکە، بەڵام ئەو مناڵە ئەو خێزانە نازانێت ئەو مناڵە تووشی چی شکستێک ئەبێ کاتێک کە ئەیخەنە بەر خوێندنی زمانی جیا لە زمانی دایک، چونکە لە هەموو دنیا لە ئەوروپای پێشکەوتو لە ئەمریکا خوێندن تا قۆناغی 5 بنەڕەتی بە زمانی دایکە، بۆ چونکە پێویستە ئەو تایبەتمەندی زمانی دایک لە مێشکی ئەو مناڵە لە ئاوەزی ئەو مناڵە بچەسپێ دواتر زمانی تر بخوێنێ، یاخود لانی کەم زمانی سەرەکی خوێندنی زمانی دایکی بێ لەگەڵیدا ئەکرێ زمانی دووەم بخوێنێ. واتە هەرگیز لە هیچ وڵاتێکە لە وڵاتە پێشکەوتوەکان تەنانەت لە وڵاتە تازە پێگەیشتوەکانیشی وەکو خۆمان لە وڵاتانش خوێندن هەمیشە بە زمانی دایکە، چونکە زمانی دایک هەڵگری تەواوی کەلتورەکەیە، هەڵگری تەواوی دابوونەریتەکەیە. ئێستا ئێمە ئەکرێ بۆ نمونە زمانی عەرەبی بزانین، بەڵام هەرگیز وەکو عەرەب زمانێک لی تێناگەین، چونکە ڕەهەندەکانی بە تەواوەتی نازانین، ڕەهەندە کۆمەڵایەتەکانی ڕەهەندە کەلتورەکانی زمان هەڵگری هەموو ڕەهەندەکانە، ڕەهەندی کۆمەڵایەتی، ڕەهەندی ئابووری، ڕەهەندی کەلتوری، ڕەهەندی سەقافی، ئەمە لە زمانە هەیە، لە هەناوی زماندا هەڵگیراوە. کاتێک کە مناڵێک بە زمانی دووەم ئەخوێنێ، زمانی ئینگلیزی بێ یان عەرەبی بێ یان فەڕەنسی بێ یان هەر شتێک، دا ئەبرێت لە کەلتورەکەی خۆی زمانێک فێر ئەبێ لەگەڵ دابوونەریتەکەیە، نابێتە هەڵگری دابوونەریتەکەی. بۆیە یەکەم قوربانی لە ناردنی مناڵ بۆ خوێندنی غەیری زمانی دایک خودی منداڵەکەیە. اینجا بینە سەر ئەو بیرکردنەوە ئەو هێنا کە لەلایەن هەندێک لە خێزانەکانەوە هەیە بەداخەوە کە شانازی بۆەوەکە مناڵەکەی ئەی باشە تێبینەوە ناکات کە مناڵەکەی زمانەکەی باش نییە، نە زمانی کوردەکەی تاوە نە زمانی ئینگلیزەکەی، و دراساتش سەلماندویانە و ئەمڕۆ ئێمە وەرکشۆپێکمانەیە باسی ئەو لە زانکۆ باسی ئەو حاڵەتانەکەین. دراسات سەلماندویانە ئەو منداڵی کە بە زمانی دایک بخوێنێ لانی کەم هەتا قۆناغی 5 بنەڕەتی واتە تا تەمەنی 11 بۆ 12 ساڵ، لەو منداڵانە زیرەکترن کە لە سەرەتاوە بە زمانی دووەم و زمانی سێم ئەخوێنن. باشە ئەو خێزانانە نابێت دراسەیەکی ئەو مەسەلانە بکەن کە ئەمە تۆ مناڵەکە دائەبڕی لە زمانەکەی خۆت چی کاریگەریەکی نەرێنی لەسەر ئەو منداڵە و لەسەر
بنیادی ئاوەز و بیرکردنەوە و تێگەیشتنی ئەو منداڵە هەیە کە بە دڵنیایەوە هەمووی کاریگەری نەرێنیە و هیچ کاریگەریەکی ئەرێنی لەسەر نییە. بۆیە پێویستە خێزانەکان پێویستە و ئەرکە لەسەر خێزانەکان بە هۆشیاریەوە مناڵ بخەنە بەرخوێندن. باشە هەندێک جار ینی حاڵەتی وامان بینیوە بگرە زۆر جار حاڵەتی وامان بینیوە کە کەسانی بیانی هاتوون لە خاکی هەرێمی کوردستاندا دانیشتون بۆ ماوەی 6 ساڵ 7 ساڵ لەم وڵاتەدا ژیاون بەڵام دووشە سێ وشەی کوردی ئەزانن ئەمەش کاتێک کەسێک قسەیان لەگەڵدا دەکا بۆ بنە کە برایەکی عەرەب دێتە هەرێمی کوردستان ئێتر کوردەکە هەمووی بە عەرەبی قسەی لەگەڵ دەکا هەوڵ نادەن کە ئەم کەسە خۆی هەوڵ بدات بە زمانی کوردی قسە بکات بە شێوازێکە ئێمە زمانە کوردەکەی خۆماندا بەلایەنی کەمەوە خاکەکەی خۆمانە بچەسپێنین ئەمە چلی کەوتێک دروست دەکەیانی چەسپاندن یاخود سەپاندنی زمانی کوردی بەسەر هیچ نەبێت لە چوارچێوەی خاکەکەی خۆتدا چۆن ڕەنگ دەداتەوە لە داهاتووە. ئەوە چەند لایەنێکی هەیە لە ڕاستیدا ئەوەی یەکەمیان ئەگەر لایەنە فەرمیەکەی وەرگرین وەکوتم لە سیاسەتی زمانە هەیە تەنانەت ئێستا ئەبینین خوێندکاری خۆمان بڕوا بۆ هەر وڵاتێک مەرجی یەکەمی ئەو وڵاتە ئەوەیە کە فێری ئەو زمانە ببێت تەنانەت لەو سەر ئەو ئاستانە ئاسی ئەکادمی ئەچێ ماستەرە خوێنێ چێ دکتۆرا خوێنێ جارێ مەرجی یەچکۆ یاسای زمانیان هەیە لەسەر بنەمای پلان و سیاسەتی زماندانراوە مەرجی یەکەمی ئەو وڵاتانە ئیتر ئینگلیزم بچێ بۆ وڵاتێکی ئینگلیزی زمان بچێ بۆ هەر وڵاتێکی تری ئەوروپا یان ئاسیا یان هەر شوێنێک مەرجی یەکەمیان ئەوەیە کە ئەبێ فێری زمانەکەی ببێ و بە زمانی ئەو وڵاتە زمانی ئەو میلەتە نامە ئەکادیمیەکەی بنووسێ و بخوێنێ و فێر ببێت ئەمە لەسەر ئاسی فەرمی بۆیە لەسەر ئاسی فەرمی پێویستە ئێمە یاسای زمانمان هەبێت وەکوتم بەداخەوە هەمانە بەڵام کاری پێ ناکرێت پێویستە ئەو یاسایە لە ناوەندەکانە بەکار بهێنرێت ئەو وتەیە زۆر ڕاستە ئێستا ئێمە خەڵک هەیە لە زانکۆکان لە هەرێمە لە زانکۆکانش نەک خەڵکی ئاسایی لە زانکۆکانە خەڵک هەیە تا ئێستا ئەتوانی بڵێن لە دوای ڕوخانی ڕژێمەوە هەتا ئێستا لە زانکۆکانی هەرێمایە تا ئێستاش فێری زمانی کوردی نەبووە چونکە یاسایەک نییە ناچاری بکات فێری زمانی کوردی ببێت بە دیوێکی ترە بەڕێزم ئێمە میلەتێکین زۆر چەساوینەتەوە و میلەتێکین زۆر دژایەتی زمانەکەمان کراوە بۆیە ئەگەر سەیری زمانەوانی کۆمەڵایەتی بکەین بابەتێک هەیە لە زمانەوانی کۆمەڵایەتیە پێ ئەوترێ بازدان لە زمانە بازدان چییە کۆدگۆڕینە کۆد ئەگۆڕی کۆدی زمان ئەگۆڕی لە زمانێکەوە بۆ زمانێکی تر لە زارێکەوە بۆ زارێکی تر دوژمنانی کورد ئەمە نەبوو کاریان لەسەرەوە کردووە لە ئاوەزی هەموو تاکێکی کووردە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بە ڕێژەی جیاواز بڵێن ئەوەیان سەپاندووە کە زمانی کوردی بۆ نمونە لە ئاسی زمانی عەرەبی نییە لە ئاسی زمانی فارسی نییە لە ئاسی زمانی ئینگلیزی نییە لە ئاسی زمانی تورکی نییە بۆیە کۆدگۆڕین لە لای ئێمە زۆر شتێکی ئاساییە کاتێک کە لەگەڵ عەرەبێکە قسە ئەەکەین ڕاستەوخۆ کۆد ئەگۆڕین لە زمانی کوردی ئەیگۆڕین بۆ زمانی عەرەبی لە کاتێکا کە عەرەب وەک جەنابەت وتت بۆ نمونە ئێستا لێرە کەمینەیەکی زۆر کەم هەیە بەڵام بە عەرەبی قسە ئەکا بەڵام بە زمانەکەی خۆی ناگۆڕێ کۆدە زمانەکەی ناگۆڕێ هەوڵەدا تۆ ڕابهێنێ لەسەرەوەی کە بە زمانی عەرەبی قسە بکەی کە بەداخەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئاسی ڕۆشنبیری و بۆ ئاسی تێگەیشتن لە ماهیەتی زمان کە لای ئێمەی کورد لە باڵاترین ناوەندەوە هەتاکو خەڵکی ئاسایی بەداخەوە ئەو ئاستە کەمە. دکتۆر دارە حەمید پسپۆری زمانی کوردی لە کەلارەوە ڕاستەخۆ لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ تەواوی زانارەکان و هەروەها گفتوگۆکەت لەگەڵ